درباره و ارشا درونی یا ده کل سر کلگاه هاتیه کرن یا کورمور هاتیه کرن ایتر کارودان بردام لسر آست نافخو لسر آست درویشی هر وها مشارکاتنشی هیا کو ایرو هم لهرما کردستان دو شاند سردانا بغداد دیکن کو شاندک بسروکاتیا سروکی هرما کردستان هر وها شاندک جی بسروکاتیا وزیر دارایی حکومت هرما کردستان شبو گوتو بیش کنه اف پرسین هلاویستین دنا برا هولیر و بغداد تایب شایستین دارین هرما کردستان ایتر هل بشاتنین پارلمان کردستان هنادن کنه نفت هرما کردستانیه درباره وی که من میوانه که برز شیروان دو بردانی اندام پارلمان عراق کل بغداد دید گلمه داویتن کاک شیروان تو بخیراتی شبو کردستان 24 دست پی که درباره وی ارشا دو یاسر کلگاه کورمور دست پی بکن یعنی پرسک کو گلک گرنگ دوی دمیدا تکرن بو چی با آرمانج گرتنا انرژی وزه دوی دمیدا کو بابت انرژی دست بغداد دا نک دست هرما کردستان دا بله زۆر سوپاس سلااوڕێز بۆ جەنابەت بۆ بینەرانی خۆشەویست وا دیارە دوای ڕێکەوتنی وەزارەتی کارەبا گەل حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی کەلگەی کۆرمۆر کە هەناردە بۆ وەزارەتی کارەبا بکرێت و ئەستیدافیشی مباشر بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ قوارەی هەرێمی کوردستان بۆ ئابووری هەرێمی کوردستان کە بەردەوام ئەو میلیشیاتانی کەسە بە ئیرانن کە مەتار هەولێرە بابەتی چەندین مۆشک و بە درون هێرشیان لەسەر هەرێمی کوردستان و ئاماژکردنی کەلگەی کۆر مۆر لەسەر ئەو بابەتەیە کە ئەو ڕێکەوتنی کە کرایگە لەگەڵ وەزارەتی کارەبای عێراق و ئاماژکردنی ئابووری هەرێمی کوردستان ئەو پێشکەوتی کە کرایە لە هەرێمی کوردستان ئاماژ بگرێت و لای هەندێک میلیشیەکانی کە سەر بە ئیرانن بەردەوامی کە بموشک و بە درون هێرش دەکەنە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و یەک لەوانەیە کە هەرەی گرنگە کە کەلگەی کۆرمۆرە لە قەزای چەمچەمان ئەمە دیتمان پێشتریش کە لای ڕەحمەتیەوە پێشڕە و کە ئامانج کردیا پێشتریش لە شێخباسکە کۆمپانی کار ئامانج کردی ئەوان هەموو دیارە ئەو میلیشیاتانەی کە نێزیکن لە ئیران کە بە پلانیک لای ئەو میلیشیانە کە هێرش دەکەنە سەر ئابووری هەرێمی کوردستان و کە هەرێمی کوردستان پێشکەوت نەبیت و بەردەوام هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک لایانی سیاسی بەداخەوە کە چرە بەغدا من شەهرێمی کوردستانن ئەو زەختانی سیاسی کە دەکرێت لەسەر حکوومەت هەرێمی کوردستان زۆر باشە کاک شێروان فەرماندای ئۆپراسیۆنên هەبەشên عێراقê لیژنەیەک پێک ئانیە ji bo vekolînkirin li ser vê bûyera duyî hatiye kirin li heng divê baweriye dane ku lijne bikarbîtin karên xwe biketin evan kesan bibînin wan kesan bi sizayê yasayê xwe bigeyînin نەخێر دوای چەندین لژنە پێک هاتووە لە هێرشەکانی کە لە ئیران هاتووە یان لای هێزەکانی چەکدارانی میلیشیات کە لە دەشتی نینەوە چەند ڕۆژەکە لە زوممار کە هێرشان کردووە سەر هەندێک قاعیدە لە سووریا ئەو یعنی بخۆی ڕۆنەوە ئاشکرایە بەداخەوە کە بەغدا بەیاننامە یان بریار لژنە ینی کۆتایی بەو بابەتە هات ئەو دیارە ئەو درونە ئەو موشەکە سەر بە چ لایەنە لە چ ناوچە کە لای هێرش کرایە سەر چ لای کەلگەی کۆرمۆر یان لەسەر فڕۆخانەی هەولێر یان حەریر یان بابەتەکان دیکە ئەوان هەموو ڕۆن و ئاشکرایە لەکن حکوومەتی فدرال بەس بەداخەوە کاوڕۆکە ئەمە وەکو عێراق سەروەری عێراق بیتە دەست هەندێک میلیشیات و هەندێک دەوڵەتەکانی دەوروبەر و کە ڕۆژانە بە موشک و بە درون هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و سەر ناوچەکانی دیکە زۆر باشە کاک شێروان دوسێ هەفتەیەن ڕابۆریدا ڤەلەڤینێکا باشە سیاسی ئابووری لە عێراقی دروست بووە مەدیر و سەرۆکوەزیرێن عێراقی سەردانا واشنگتۆنێ کرد و پشرا بەریا چەند ڕۆژەکانژی سەرۆک کۆمارێ تورکیە سەردانا عێراقی کرد یعنی دوان سەردانانەدا نزیکی پێنجی ڕێککەفتن و لێکتێگەهشتنên ئابووری بازرگانی ئەنەرژی هاتنە واژووکردن ئەنی ئەف ئێرشن دەوی دەمیدا تێنەکردن دەبێت تەوقیدێدا هیچ پەیوەندیەک بوان ڤەلەڤین و
تفگرن آبوری و سیاسی و هنه کل عراق دست بکیریا او قندليك العراق او كيش كان كعلاقه او كنتروليك لهندك ولاتان سر عراق رايا كحكومه عراق او ركوتين نكردوا او بيدلي مذكره تفاهم او ركوتين هذا بيتا انجمن نيران عراق بسند بقرب بس بداخل او شندين زياده 24 مذكره تفاهم كراوه بين العراق وتركيا هندك يعني سياسيه او مذكره تفاهم ككرايه بابتا بهما هنجي دقل حكومتي هريمي كردستان كاو مذكره تفاهم جيب كريتوا اما دمانويت وكو يعني وكو حولاتي كلسر واقعي او مذكره تفاهم حتى غير كوتني كرايه ديك جيب كريتو بس بداخل اوروكا عراق لا وضع شي زور خرابه خاصه لا ابوريوا يعني العراق ورنا ماتنو بس فروتني نوت ما لاي كشتوكالوا لاي بيشة سازيوا لاي مسألة بازرگانيوا عراق لبر او ركوتنكي ككرا يعني او بازرگاني كرا دقل تركيا ودقل ايران زيادة 20 مليار سالانه بازرگاني لسر هر دولات ذكرت بالتاكيد بس يناو باشا كعراق نتوانيت هيج ركوتني بكاتبو برجوندي عراق ابوري عراق نبو هاولاتي کاشروان سرداخنا خود محمد شیع سودانی بو امریکای امریکیان محمد شیع سودانی را گوتیه کو جورشون دا ایتر امریکا پشتوانیا عراق دیکتن کو و برهنانه ده وزیا ناف خدا بکتن و پش به وزیا ناف خدا گری بدتن تایبت بابت غازه دا یعنی گلوه کی دانینه کو غازه هاورده بکتن شدر وی عراقه يعني أفا مسجك جبو حكومة عراقي كو بيوست عراق بردوام بيتنش هاوردكنا غازيش درفي عراقي بله بالتأكيد أو هيرشي دونيك ككرايك لو مسجانا بو أو ركوتني ككريا لأمريكا كامت زانين زوريني بوزي ككرايا لا إيران وديت بو وزارتي كهرباء بچندين مليار سالانه هر بابتك بيت لعراق نزك لابوري يعني برجواندي ايراني بالتاكيد لعراق ليدا دريت او چندين جاره اشاره مش بيدا ك كومباني كارو يعني امباير رحمتي بيشرو وانا حمو يك لما سجكاني كريكوتن دكرا بو هناردي غاز بو دروا او ريكوتن كاني كدكرا ك ايران هردو كومباني كردا امانجي خوي كنكريت هر بابتك لعراق يان دجي برجوندي ايران بيت بالتاكيد ايران قبول ناكاتو زور باشا كاك شيروان اول حمي قرن تركا محمد شيع السوداني بله زور باشا كاك شيروان ادي نزيكي سي مهان دبيتن سي حيوان دبيتن كويرشن وان جروبانا وان چكدارانه شبو سر هرم كردستان شبو سر بنجهن سربازين امريكا العراق وسوريا يعني راوستاينه دو شف جارك هادن دست بكيره چاره سر چیه يعني بيوست حكومه عراق امريكا ولاتن هف پیمان العراق چه بكن شبو و چندي ايدي ريگيري جوان گروپن سياسي دركتي بكن زحمه العراق بتوانيت كنترولي او ميليشيانا بكات كسر بايران او هيرشانه بردوام دبيت ومترسيش هي لسر هرمي كردستان لسر فروخاني هولير لسر حرير بردوام بيت لبروانه كنتروليان بدس ايرانا نبرس بغداش ناتوانيت كنترول بكات الا امريكا وكو هاو بيمان ك لا آینده امانجي او هند ميليشيانا بكات كبيشتريش يقدو فرماندي او ميليشياتانا ككردا امانج يعني ناتوانين كنترول بكريت يعني سروك وزيران عراق ناتواني او ميليشياني كهنا لبن سيبري حشد الشعبي كوان تشي ربط يعني با حج الشعبينيه اوان ميليشيات سربا ايران برياركاني لايران تشكان ايرانيه درونكانيان ايرانيه او بابتا زحمه كنترول بقت العراق دمنيتوا امريكا قال رقي خوي وك او چندين امانج كردني او ميليشياتانا ك اوان اگادارن ك او
میلیشیاتانە یان ئەو زۆر باشە کاک شێروان شەکدارانەی کە موجودن ئاماژ بکرێت. تەمام کاک شێروان ji bilî van êrişên ku li ser kêlgeha Kormor hatine kirin biryara îro du şandên Herêma Kurdistanê ji seredana Bexdayê bikin. Yek bi serokatiya Serokê Herêma Kurdistanê ya duê jî bi serokatiya Wezîrê Darayiyê Hikûmeta Herêma Kurdistanê. Pirs ev e yanî lêk nizîkbûneka baş heye li Bexdayê derbarê çareserkirina firêzgirîkan taybet derbarê hinardekirina nefta Herêma Kurdistanê babetê helbijatina şayesteyên darayên Herêma Kurdistanê. يعني ئەمە چاوڕێنە لە پەرلەمان هەناردەی هەموارکردنی بودجە ئەگەر هەموارکردنی بودجە لەسەر بابەتی استیخراجی دەرهینانی نەوت هەموارکردن نەکرێت زەحمەتە ڕێکەوتن تەواو بیت. کێشەکەی ماوە بینی بەغدا و هەرێمی کوردستان بابەتی دەرهینانی نەفتە ئەو $8 کە ئەوڕۆکە ئەو کۆمپانیانە یعنی قبول ناکەن بەو نرخە 26 وابزانم بخۆی ڕێکەوتن کرایە بینی ئەو گرێبەستێکە کرایە بینی هەرێمی حکوومەت هەرێمی کوردستان سامانە سروشتەکان و دەگەل کۆمپانیەکان دەمنێتەوە ئەمە لە بودجەی 3 ساڵانە دەنگماندایە لەسەر ئەو برەپارەیە ئەوەش بە تاکید یعنی کێشە دروست دەبی دەگەر حکوومەت هەستا هەموارکردنی یان مادەی 11 مەسەلەی نەفەقاتی فعلی لەناو پەرلەمان ئەکید ئەوەش کێشە دروست دەکات دەگەل هەندێک لایانی سیاسی ناهۆلی پەرلەمان. بابەتی دیکە شەوڕۆکە بە تاکید هەربژاردن ناکرێت ئەگەر پارتی دموکراتی کوردستان بەشدار نەبیت کە ئەوڕۆکە بریاریدایە پارتی دەبیت عەدالەت لە هەربژاردن بکرێت پێکاتەکان بەشدار بن کورسیەکان بگڕێتەوە کە نەگرێتەوە بە تاکید هەربژاردن ناکرێت و دوای ئەوڕۆکە سەردانی سەرۆک هەرێمی کوردستان دەگەل چەندین لایانی سیاسی دەگەل ئیدارەی دەوڵەت کۆبوونەوە بکرێت و کە بگەینە ڕێکەوتنی و ئەو هەربژاردنە دوا بڕێتەوە بۆ چەند مانگ دیکە تا بتوانین دادگای فدرالی یان لە ڕێگەی ئەو ڕێکەوتنە بکرێت و کە کورسی پێکاتەکان بگەڕێتەوە و کە مەسەلەی کۆمیسیۆنە مەسەلەی دادگایە ئەو بریارەکانی کە نادستوری دادگای فدرالی بریاریدا دەبی چارەسەر بکرێت و دوای ئەوە هەربژاردن بکرێت. زۆر باشە کاک شێروان داوی پرس بڵا ئەvە بیتن ئەندام پەرلەمانن ژێ ناوەندا بڕیاردانê نزیکن دەربارەی موچێ مەها 4 ینی هیچ کێشەیەک دروست بووە یان هیچ کێشەیەک هەیە یان di wextê xwe da dihêtin و dîvçûnkî ji bo vê mijarê ناچ کێشە نییە مانگی 4 نیسان دی بەردەوام دەبیت لەبەر ئەو مانگە ئەساسەن وزارەتی دارایی حتا ینی با بڵێ موچەخۆرانی عێراق تاخیر بوو کێشەی کەم سیولە هەیە با بڵێن لە وەزارەتی دارایی لەو ڕۆژانە ئەو هەفتەی ئینشاڵڵی تەعالا ئەو بڕەپارەیەکە موچەخۆران هەرێمی کوردستانە دوای هەناردەی ئەو لیستەکانی کە گەشتیە بەغدا تەواو دەبیت و ئەو بڕەپارە دەگەت هەرێمی کوردستان وەزارەی دارایی هەرێمی کوردستان دەست بە دابەشکردن دەکات. پێشبینیە یان زانیاریە کاک شێروان کو دوێ هەفتێدا دێ موچەهێدن نانەوە زانیاریە لەبەر ئەو هەفتەی ڕابردوو حکوومەت هەرێم لیستی هەناردیە ئەو ڕۆژانە تەواو دەبیت و هەناردەی ئەو پارەی ئینشاڵڵی تەعالا بۆ هەرێم دێت. زۆر باشە بەرەز شێروان دۆ بەردانی ئەندامی پەرلەمانە عێراق لە بەغداد گەرمەوەی گەلێکی سوپاس.